لە دوای ساڵی 1991ەوە بنەماڵەی حاجی محەممەدی بامۆکی بەبێ بەرامبەر و بە گژمۆی ملیۆنان دۆلار پرۆژەیان بۆ هەڵەبجە ئەنجامداوە. ئاسۆی حاجی محەممەد دیارترین ئەندامی بنەماڵەکەیانە کە ساڵانە پرۆژەی گەورە و نوێ دەهێنێتە هەڵەبجە. ئێرە قوتابخانەی ئاسۆیە نوێترین پرۆژەیانە و کە بە گژمەی زیاتر لە $1,400,000 بنیادیان ناوە و پێشکەشی هەڵەبجەیان کرد. ئاسۆ وەکو سەرمایەدارێکی ئەم پارێزگایە هەمیشە لە خزمەتی پرۆسەی پەروەردە و تەواوی سێکتەرەکانی تر بووە. لە ساڵی 90 کاتی هەڵەبجە لەگەڵ زەوی تەخت بوو سەرەتا قوتابخانەی بورهانی حاجی محەممەدیان دروست کردەوە، پاشان کتێبخانەی گشتی هەڵەبجەیان دروست کرد و لە 2018 باخچەی ساوایانی شەونمیان بۆ مناڵانی ئەم پارێزگایە دروست کرد و وەک جەنابیشتان بینیتان لە 2020 قوتابخانەی ئاسۆی حاجی محەممەدی دروست کردەوە بە تەواوی پێداویستیەکانەوە. لە سەروبەندی نەبوونی نەخۆشخانەی تایبەت بە ڤایرۆسی کۆڕۆنادا لەگەڵ چەند سەرمایەدارێکی دیکە پرۆژەی بنیادنانی نەخۆشخانەی وەفایان ڕاگەیاند. بەڵێ لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا وەک خۆتان ئەزان هەڵەبجە هیچ جێگایەکی نەبوو بۆ داخڵکردنی نەخۆشەکان کە ڕەوانەی سلێمانی ئەکران نەخۆشەکانمانە هەم فاسەکانیشیان. بەڵێ کاگاسۆ لەگەڵ کۆمەڵێک پیاوی کە هەر لە سەرەتای ڤایرۆسەکەوەسان بە دروستکردنی ئەم نەخۆشخانەیە کە پشتی شێری بەرکەوت کاگاسۆ لە دروستکردن و بنیادنانی ئەم نەخۆشخانەیە. ئێستا لە هەڵەبجە کتێبخانەی گشتی و یاریگاکانی فوتساڵی شنروێ و ئەشکەوڵ و باخچەی منداڵانی شەونم و قوتابخانەی بورهان و مزگەوتی حاجی محەممەد و کارگەی ڕۆنی ڕاسان بەشێکن لە پرۆژەکان بنیادنانەوەی قوتابخانەیەکی دیکەشیان دەست پێ کردووە. هەر لە پاکردنەوەی گەڕەکەەکانی هەڵەبجە و کاتەچووکە هەڵەبجە تەواو وێران و خاکەکەی سوتما کرابوو، پاکردنەوەی گەڕەکان لەوە پرۆژەکان دەست پێکە، دواتر کتێبخانەی گشتی، دواتر مزگەوت، قوتابخانەی بورهان، دواتر هۆڵێکی تایبەتی بۆ نەپرسەکان، دواتر قوتابخانەی شەونم، دواتر ئەم قوتابخانە و پاشان چەنا پرۆژەی خەرخازی تر سپۆنسەری خوێندکارانمان هەیە هەبووە چەند ساڵێک لە ساڵی 2002 تا 2011 و ئێستش هەنێک لە پرۆسەکانمان بەردەوامە. وەک خەڵکی هەڵەبجە دەڵێن هەڵەبجە وەک پارێزگایەکی نوێی کوردستان و ناوچەیەکی سنووری وەک پێویست خزمەت نەکراوە. لە چەندین بەرواری مێژووییدا ناوچەی شەڕەگەورەکان بووە و وێران بووە. ئەمە لە کاتێکدایە خزمەتەکانی بنەماڵەکەی حاجی محەممەدی بامۆکی لە ساڵی 1991ەوە دەست پێ دەکەن کە ئەرکی پاکردنەوەی گەڕەکەکانی هەڵەبجە لە ئەستۆ دەگرن. ئێستاش بەردەوامن لە خزمەتکردن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. دەستیان دیارە کاگاسۆی حاجی محەممەدی بامۆکی.